يعني كمال الدعاية شايعين دو دوسك عثمان واكا واي كدو خزمكاني واو ناحقه شو هل او مغرزو عبد الله يقول سبقوا او اجراوات يعني او دعايات دوس بس عثمان هل اوانا السوء والفحشاء انه من عبادنا المخلصين يعني انا يسفي ويا ومثل نا اسلامي هنا بيكسر تصديقه بدواشون وتثبتوا تبينوا اواني ما كان ابوك امرأ سوء وما كانت امك بغيا كاتي عيسى بنا شيخ وشوينا كدو اسبابي بلاغونوي غمان وبروباغاندش زوره عندك لوانا يموك مسلمان يلي دزگای بانگواز پروردهی کمال اسلامی هستا با سازدانی خلق با ملبندی هولید لسر آستی بابرین همو ارگانکان سنوری ملبند با همیان و او خلق سه بابتی گرنگ لخوی دگری بابتکانیش با شاکرنوی اندامانه لنزیک و هم لمسائل آئینی هم لمسائل حزبی هم لو بابتانی که روزانه روبروی اندامان دبیتوا بۆیە پێمان باش بوو کە ئەو داوایە بکەین ئەو داوای بکەین لە ئەنجومەنی بانگواز و پەروەردە بۆ ئەوەی ئەو خولە بکاتەوە و پێویستمان بەوە هەبوو کە ئەندامان جارێکی تر ئاگدار بکەینەوە و هشار بکەینەوە لەو بابەتانی کە ڕوبەڕوومان دەبێتەوە ڕۆژانە ئەوانەی کە بەشدارن لە کارگێڕانی مەڵبەند ئەندامانی مەڵبەند و هەموو ئۆرگانەکان بەگشتی لە سنووری مەڵبەندی هەولێر بە خوشکان و برایان و قوتابیان و هەموو ئۆرگانەکان دەگرێتەوە ڕۆژانە ئێمە با بڵێن ڕوبەڕووی هەندێک کێشە دەبینەوە پێویستمان بەوەیە کە بە بەردەوام ئەندامانی خۆمان هشار بکەینەوە بۆ ئەوەی کە بەرچاوڕوون بن لە هەموو ئاستەنگەکان کە دێتە بەردەمیان شتێکی حساس وێت بە مؤسسەیەک وێ بە شخصێکی دیاری پیس بڵێت تۆ نابێ یەکسەر ئەو خەبەرە بڵاو بکەیتەوە بێ ئەوەی لە ڕاست و دروستی بزانی و بێ ئەوەی لە خەڵکی یان بۆ نوح كذبت قوم نوح كذبت قبلهم قوم نوح فكذب ئەوان هەرچی بڵێن لە وتاریانە لە قسەیانە لە هەڵوێستیانە حەز دەکەن ئەمان لاسەیان بکەنەوە تەصدیقیان بکەن سێرەکەی بۆ نمونە لە هەمووی ناشرێتر یعنی لەو غەزا کە عایشە لەگەڵ پێغەمبەرای ڕەزای خوای لێبێ دیعای زۆر دەوری بیناوە لە ناو زۆر ڕووداوی گەورەی مێژووی ئیسلام مەسەلا کاتێک موسڵمانان کۆچیان کردبوو بۆ حەبەشە ئێمە وەک ئەنجومەنی بانگواز و پەروەردە کە کاری ئەم ئەنجومەنە لە کۆمەڵی دادگەری برەودانە و پەرەدانە بە بانگواز و پەروەردە هەوڵە دێن بەردەوام لە نێو کۆمەڵی دادگەری گەشتە بە و بوارە بدەین و یەکێک لەو هۆکارانە ئێمە خول دەکەینەوە لە ئۆرگانەکان لە مەڵبەندەکان کە ئێمە خولی مرکزیمان هەبوو کە لە دەڤەری هەولێر و لە دەڤەری سوۆران بڵێن سلێمانی کە لەوێ بۆ هەموو مەڵبەندەکانی دەڤەری سلێمانی و لێرێک بۆ مەڵبەندەکانی هەولێر و سوۆران و دوهۆک و کەرکووکە کرایەوە دوای ئەوە بڕیارماندا خولی ناوچەی بکەینەوە واتە هەر مەڵبەندێک لە دەڤەری خۆی ئەوش بەڕاوێژ لەگەڵ مەڵبەندەکان کە چی بابەتێک زەرورە بۆ ئەندامانی ئەوێ و چی توێژێک بەشدار بن و چی گرنگە لەو دەڤەرە بۆیە ئەلحەمدولیلا دەستمان پێ کردووە کە لە مەڵبەندی هەولێرین ئەم خولانەمان دەستداوەتێ و بەرنامەیەکەوە لە مەڵبەندەکانی تریش ئێمە بەردەوام لەو خولانەمانە بێ و لەسەر پێشنیاری خوان ئەو بابەتانەی کە ئەمڕۆ زەرورن ئەندامانی کۆمەڵی دادگەری لەسەر پەروەردە بکرێ و بۆەوەی کە بتوانین ئینشاڵڵا ئەوانیش کاریگەریەکی جدیان هەبێت لە نێو کۆمەلگا بتوانین تاگەکانی کۆمەلگا لەسەر ئەو فکرە تەندروست و ڕەسەنە و ئەو ئیسلامە معتەدیلە پەروەردەکەین و بتوانین ببن بە خزمەتکاری ئەم کۆمەلگای لە بۆ ڕوونکردنەوەی کابیران و تێگەیاندنیان لە زاراوە نوێیانەی کە بۆتە بەشێک لە ناو ژیانی خەڵک پانتایەکی فراوانی گرتیتەوە بۆ ڕوونکردنەوەی ئەو دەستەواژانە ئەو خوڕی ئەوڕۆ بەڕێوەچوو دەستخۆش لە مامۆستا بەڕێزەکان دەکەم زۆر بە جوانی هەرێک لە دەستەواژانەیان بۆ ئەندام کابیران ڕوون کردەوە کردنەوەی دەورە خەرمانی زانست و زانیاری هەرێک لە بەشداربووان زیاد دەکا بۆیە هیوادارم بەردەوام بن لە کردنەوەی ئەو خولە دەوریانە لە بۆ پێگەیاندنی ئەندام کابیران ئەم دیعایە دێڵێ لەوێ موسڵمانان تووشی عەزیەت بوون هەندێکیان گەڕان و هەندێکیان نەگەڕانەوە ئاخر تۆ لە وڵاتێکی دوورە بێیت و بە پێ و بە ناڕەحەتی و دوایان تۆ بگەڕێیت و ئەوێ و هەندێکی هاتۆ غەیبەت سەوتن بە خەڵک درۆکرد حجامان بەوەی دامۆسەر کرێت تا برایەکی دمان تایەکێ لە بەڕێستان ئەوە زۆر نەخۆشێکی خراپە برای نیشانەی ڕسۆزی خۆشەویستی ئینشاڵڵا لەو سۆزەی ملایەتاوان ئەجری بەڕێزان پێشەوە من بابەتەکەم پێشکەشکەم لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستم پێغەمبەری وا لە فەرمودەی هاتووە سەڵسەڵ لیان پرسی
إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب حزب زر المسلمان أي حزب كان عليه هو غيرك يعني هو دوسمان يعني سلفي نابي هر خبر دمباسك بيست دڵنیان نەبی لە ڕاست و دروستی بیگەڕ بە درۆزن بژمێرێ هەرچێکی بیست بیگەڕ کاکە تۆ زۆرە بیسی نابێمە بیگەڕ